لە بەرامبەرە وەڵمەتەی بەرپرسانی باڵای هەرێم دژی یاسای قەرزی عێراق دەستیان پێ کردووە. پەرلەمانتارێکی عێراق ڕوونی دەکاتەوە یاساکە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندایە و ئەگەر حکوومەتی هەرێم 250,000 بەرمیل نەوت و داهاتی گومرگ و باج ڕادەست بکات، عێراق بڕی 750 بۆ 850 ملیار دینار وەک شایستەی دارایی بۆ هەرێم دەنێرێت. ئەمەش بەشی موچەی تەواوی موچەخۆران دەکات. ئەڵێ هەرێم بڕێک نەوت ئەنێرێ بە ئیتیفاق لەگەڵ سۆمۆ واتە کۆمپانیای فرۆشتنی نیشتیمانی نەوتی عێراقی بڕەکە دیاری نەکراوە. بەیانی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم حەزەکەی با لەسەر 50,000 بەرمیل ڕێ بکەون، لەسەر 100,000 لەسەر چەند ڕێکەون تا زۆرتر ڕێکەوی زیاتر پارەوەرەگری. باش دوو داهاتە ئیتیحادیەکان ئەگەر هەرێم بۆ نمونە 250,000 بەرمیل بنێرێت کە هەموو ساڵێک ئەڵێ ئەینێرم و ناینێرێت، ئەگەر ئەم جارە 250,000 بنێرێ باشە نیوەی گومرکەکانیش بدا باشە بەلانی کەم لەو پارەی کە لە ئەسە لە عێراقەیە بە قەرزەکە و بەوەشی کە هەیە کە 23 تریلیۆنە هەرێمی کوردستان 2.9 تریلیۆنی بۆ ئەم سێ مانگە بەرەکەوێت. یعنی بەلانی کە مانگانە لە بینی 750,000 دوای دەرکردنی خەرجی و ئەوانەی تر لە بینی 750 ملیار دینار باشە بۆ 850 ملیار دیناری بەرەکەوێت. دوای پەسەندکردنی یاسای قەرز لە پەرلەمانی عێراق وا بڕیارە بەم زوانە پرۆژە یاسای بودجەی 2021 ژڕەوانەی پەرلەمانی عێراق بکرێت. ئەو پەرلەمانتارە دەڵێت ئەگەر ئێستا هەرێمی کوردستان نەوت ڕادەستی عێراق نەکات بۆ ساڵی داهاتوو کێشەی گەورەتر بۆ موچەی فەرمانبەران دروست دەبێت. باشترین بابەت ئەوەیە حکوومەت لە هەرێم بڕوە لەگەڵ بەغدا ڕێبکەوێت لەسەر بڕی نەوتەکە کە ئیدا بە سۆمە هیچ چارەسەرێکی لە کێوە بیکە بڕۆ بەیانی بڕۆ خاڵی یەکلاکەرەوەیە بۆ موازنەی 2021 ئەگەر هەرێم ئەمە پابندی خۆی دەرنەبڕێ لە 21 تووشی کارێزاتێکی گەورەترەبی، ئەگەر پابندیش بێت لە 21 ئێمە لە سەلامەتێکی باشابی. ماوەی 6 ساڵە حکوومەتی هەرێم دەڵێت ئامادەیە لەگەڵ بەغدا ڕێکەوتن بکات، بەڵام نەوتی تەسلیم نەکردووە و بەو هۆیشەوە موچەخۆران بوونەتە قوربانی. ئەندامێکی پەرلەمانی کوردستانی ژەخت دەکاتەوە کە پێویستە بە زووترین کات حکوومەتی هەرێم وەفدێک ڕەوانەی بەغدا بکات و کێشەی نەوت و موچەیەک لا بکاتەوە. لە ڕاستیام کێشەی ئێستا هەیە هەرێم بازی هەڵەکانی ڕابردووی خۆیداتەوە بەوەی کە لە تەواوی ڕێکەوتنەکانە پابندی بڕگە و مادەکانی ڕێکەوتنەکان نەبووە لەگەڵ بەغدا، اینجا بە هەمان شێوە ناشەفافی و ناڕوونی لە دەرخستنی داهاتەکانی هەرێم بەرامبەر بەغدا و بە هەمان شێوە پەرتەوازایی نێوان لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان و هەمان ئەو وەفدانەی کە چوون بۆ بەغدا ینی نوێنەرانی چەند لایەنێک و ینی بە چەند بەرپرسێک پێکهاتوون بە هەمان شێوە ناڕوونی ناشەفافی گەندەڵی دزیەکی زۆر کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانەوە. ئێمە لە سۆنگی ئەوە چەند پەرلەمانتارێک یاداشتێکمان بەرز کردوتەوە، سێ داواکاریمان هەیە بەوەی کە بە زووترین کات شاندێکی باڵا لە هەرێمی کوردستانەوە بچێ بۆ بەغدا و ڕێکەوتنیەکی کۆنکرێتی درێژخایەن و هەمەلایەنە بکەن و پرسی داهاتی نەوت و پرسی خاڵەسنووریەکان وەکو داهاتی خاڵەسنووریەکان یەکلا بکەنەوە و داوامان کردووە پەرلەمانی کوردستان بە زووترین کات دانیشتێک ساز بکە بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە کێشەکان و هەڵوێستەکردن و قسە وەرگرتن لە فراکسیۆنە جیاوازەکان. حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای فرۆشتنی نەوت بە سربەخۆیی لە دابینکردنی موچە و خزمەتگوزاریەکان شکستی هێناوە. بەشێکیش لە پەرلەمانتاران ڕەخنەی تون لە حکوومەتی هەرێم دەگرن کە لە ئاسی ناوخۆدا نەیتوانیوە سنوورێک بۆ گەندەڵی دابنێت، لە سەراستی عێراقیش ڕێکەوتنی لەسەر موچە نەکردووە.